کاتێک وا بە شۆڕشی ئەوین دەکرێت ناکرێت نەگەڕێنەوە بۆ مێژووی شۆڕش و ڕاپەڕینەکانی پێشخۆی. ئەوەی شۆڕشی ئەیلول لە شۆڕش و ڕاپەڕینەکانی پێشخۆی جیا دەکاتەوە چەند خاڵێکە. یەکەم خاڵیان ئەوە بوو کە بۆ یەکەمین جارت لە مێژووی بزوتنەوە ڕزگاری خوازی کووردا شۆڕش توانی تەلیسمی ناوچەگەری و عەشایری و ڕاپەڕینە ناوچەییەکان بشکێنێ ببێتە شۆڕشێکی سەرتاسەری. ئەگەر تێبینی بکەی هەر لە زاخۆوە تا خانەقین پێشمەرگە دروست بوو کە لە شۆڕش و ڕاپەڕینەکانی پێش ئەم بەرفراوانیە ئەم سەرتاسەریە بەدی نەدەکرا. ئەوەش چەند هۆکارێکی لەپشتە. یەکەم ئەوەیە کە ڕابەرایەتیکردنی شۆڕشی ئەیلول لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و سەرکردایەتی بارزانی نەمر. ئەگەر تێبینی بکەی پێش دروستبوونی هەڵگەیساندنی شۆڕشی ئەیلول بارزانی نەمر بەو هەستەنەتەوەیەی بەو بیرەنەتەوەیەی بەو ئەزمونەی کە هەیبوو لە شکستی شۆڕشەکانی پێشخۆی ئەوە بوو کە نەدەبووە سەرتاسەری وەک پرسێکی نەتەوەیی سەیر نەدەکرا. بۆیە دەبینین بەر لە دامەزراندنی پارتی دموکراتی کوردستان و هەڵگەیساندنی شۆڕشی ئەیلول کورد لە هەر شوێنێک پێویستی بە بارزانی نەمر بووبێ، پێویستی بە هێزێک بووبێ، پشتیوانی لێ بکات بارزانی نەمر لەو شوێنە ئامادە بووە. ئەوە کۆماری مەهاباد، ئەوە شۆڕشی شەخ سەعیدی پیران. ئەمە وای کرد خەڵک ئومێدێکی زیاتر ڕابەرایەتیکردنی بارزانی نەمر بۆ شۆڕشی ئەیلول وای کرد خەڵک متمانەیەکی زیاتر ئومێدێکی زیاتر لەسەر شۆڕش هەڵبچنێت. خاڵێکی تر کە زۆر گرنگە لە شۆڕشی ئەیلولدا ئامانجەکان گۆڕان. بوو بە ئامانجێکی نەتەوەیی، بوو بە ئامانجێک کە خواستی هەموو چین و توێژەکانی خەڵکی کوردستانی تێدا بەدی دەکرا کە ئەویش دەستەبەرکردنی مافەکانی کورد، ڕزگاربوون لە ژێردەستەیی، لە چەوسانەوە لەو زوڵمستەمەی کە لە کورد دەکرا. ئەم زوڵمستەمە لە هەر چوار پارچەکەی کوردستان بەدی دەکرا. ئەمە وای کرد هەموو چین و توێژەکانی کوردستان بەبێ جیاوازی بەرژەوەندی خۆیان لە ئامانج و دروشمەکانی پارتیدا ببینن کە ئەویش ئامانجە نەتەوەییەکە بوو. ئەمە وای کرد شۆڕشی ئەیلول ببێتە ئەو شۆڕشەی کە هەڵگری خواست و ئامانجی سەرجەم چین و توێژەکانی کوردستان بوو. لێرە شۆڕشی ئەیلولی مەزن گەورەترین شۆڕشی سیاسی و چەکداری بوو کە لە باشووری کوردستان سەری هەڵدا بەڕابەرایەتی بارزانی نەمر. دیارە ئەو کات ڕژێمی ئەو کاتی پاشگەز بۆ لە هەموو ئەو بەڵێنانی کە بە شۆڕشی کوردیدا بوو و بە بارزانی نەمریدا بوو بۆیە بە ناچاری بارزانی دەستی بە شۆڕش کرد و لە بەرامبەر ئەو زوڵمستەمەی کە بەرامبەر کورد دەکرا. شۆڕشی ئەیلول ئومێد و هانایەکی هێنایە بەر خەڵکی کوردستان و خەڵکی کوردستانیش شۆڕشی ئەیلولیان بە شۆڕشی خۆیان دەزانی. بارزانی لە نێو خەڵکی کوردستاندا توابەوە کە خەڵک هەمووی خۆی حەزی لێبوو لەو شۆڕشەدا بەشدار بێ و خزمەتی شۆڕشی ئەیلول بکاتن. گەورەترین شۆڕش بوو کە ئەو کاتی و گەورەترین دەستکەوتیشی کە هەمومان دەزانین کە بەیانی 11 ئازار بوو بەدەستێنا ئەو کاتی. ئەم شۆڕشە لە زاخۆ تاکو خانەقین خەڵک بە شۆڕشی کوردی دەزانی و خۆشی بە خاوەنی شۆڕشەکە دەزانی و بارزانیش لەبەر ئەوەی جیاوازی لە نێوان پێکهاتەکاندا نەدەکرد بۆیە هەموو خەڵک ئەم شۆڕشەی بەی خۆی دەزانی و ئامادە بوو لە پێناویدا گیانی خۆی ببەخشێ و شانازیشی دەکرد کە پشکێک لەو شۆڕشە بەری بکەوێتن بۆ ئەوەی سەربەرز بێتن لە داهاتوودا بۆ نەوەکانی داهاتوو کە بڵێ من لەو شۆڕشی ئەیلول بەشداریم کردووە. چ عەرەب چ تورکمان چ ئەدیانە جیاوازەکان مەسیحی ئەمانە هەمویان هەستیان بەوە دەکرد چۆن ئازادیەک وەربگرن. هەموو ئەو ئازادی خوازانە بەشداریان لە
شۆڕشی ئەیلولدا کرد هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوە بوو کە پێیان وابوو و دڵنیاز بوون بەوەی ئەگەر شۆڕشی ئەیلول سەرکەوتنێک بەدەست بێنێت ئەمانیش لەژێر سایە سێبەری ئەو سەرکەوتنەی شۆڕشی ئەیلولدا دەتوانن هەوایەکی ئازاد هەڵمژن دەتوانن مەترسیەکانی سەریان بڕێنەوە لەوەش گرنگتر کە بابڕیندا کورد لە عێراق ئەم عەرەبیان تورکمانیان ئەمانە بەشداریان دەکرد تۆ تێبینی بکات لە پارچەکانی تری کوردستانەوە لە هەموو پارچە لە هەرسێک پارچەکەی تری کوردستانەوە شۆڕشگێڕەکان کوردپەروەرەکان دەهاتن بە چەکی پێشمەرگایەتیان دەکرد دەشان و لە ناو شۆڕشی ئەیلولدا بەرگریان لە کوردستان دەکرد هۆکاری ئەمە چییە؟ هۆکاری ئەمە ئێمە دەبێت بزانین کە یەکێک ڕزگاربوونی یەکێک لە پارچەکانی کوردستان دەبێتە دەروازە بۆ ڕزگاربوونی پارچەکانی تری کوردستان و جگە لەوەش بارزانی نەمر فراوانتر لە شۆڕشی ئەیلول بۆ یەک پارچە بیری دەکردەوە فراوانتر لە بابرین دامەزراندنی پارتی بۆ یەک پارچەی کوردستان بیری دەکردەوە بیرکردنەوەکەی بارزانی نەمر زیاتر بیرکردنەوەیکی نەتەوەیی گشتگیر بوو بۆ هەر چوار پارچەی کوردستان وە پێشتر ئاماژەم بۆ کرد لەکوێ کورد پێویستی بە هاوکاری بوو بێت لەکوێ کورد جموجۆڵێکی سیاسی شۆڕژگێڕی نەتەوەیی بەرپا کرد بێت بارزانی نەمر لەو شوێنە ئامادە بووە تەنانەت لەوەنە ئەو کاتە کە بارزانی نەمر گەنجێک بوو تەمەنی 18 ساڵێک بوو کاتێک لە کوشتاری دووەمی ئەرمەنیەکان لە ساڵی بزانم لە ساڵی 1920 بوو کە کەوتنەوە بەر شاڵاوی کوشتن و بڕین بارزانی نەمر بەخۆی بەهێزێک کە ئەو کاتە هیچ حیزبێک نەبوو هیچ شۆڕشێک نەبوو لە هیچ پارچەیەکی کوردستان بەدەنگ کوشتاری ئەرمەنیەکانەوە چوو ئەندرانی پاشا و خێزانەکەی و چەند کەسایەتیەکی ئەرمەنیەکانی ڕزگار کرد و گەیاندنیە سووریا و تا ئەمانی گەیاندنە سووریا و گەڕایەوە 14 شەهیدیدان ئەم هەڵوێستەی بارزانی نەمر دوو خاسەتی زۆر گەورەی هەڵگرتووە یەکەمیان لە کوشتاری یەکەمی ئەرمەنیەکان دەوڵەتی عوسمانی دەیویست ئەم کوشتارە بخاتە ئەستۆی کورد دژمنایەتیشی ئەوە لە نێوان کورد و ئەرمەنیەکاندا دروست کرد بارزانی نەمر بەوە پەیامێکی بە ئەرمەنیەکاندا کە ئەمە ئێمە نین ئێمەی کورد نین ئەرمەنی دەکوژین ئەوە ئێمەی کوردین ئەرمەنیەکان لە کوشتن ڕزگار دەکەین کە ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو بۆ ئەو کاتەی بۆ ئێستاش کە مێژووی ئامانجی عوسمانیەکانی پێچەوانە کردەوە خاڵێکی تر کە بارزانی نەمر بابین لە شۆڕشی ئەیلولدا گرتێبەر ئەوە بوو لە یەک دیدگایە بۆ یەک پارچەی کوردستانی نەدەڕوانی بەڵکو بۆ هەر چوار پارچەکەی کوردستانی دەڕوانی ئەمەش وای کرد کوردان لە پارچەکانی ترەوە بێن ئەم شۆڕشە بە شۆڕشی خۆیان بزانن پێیان وابێ کە ئەم شۆڕشە دەبێتە دەروازەیەک بۆ ڕزگارکردنی هەر چوار پارچەی کوردستان کە بێگومان ئێستاش هەتا پارچەیە ئەگەر گەورەترین کێشەی کورد ئەوەیە ڕزگاربوونی یەک پارچەیە گەیشتنی یەک پارچەیە بە ئامانجەکانی ئەو کاتە بەڕاستی ئەو گەمارۆ بابرین دیکتاتۆریە یان ئەو گەمارۆ شۆڤێنی لایەن هەر چوار داگیرکارەکەی کوردستانەوە خراونەستە سەر شۆڕشەکانی کورد سەرپرسی کورد ئەم گەمارەیە دەشکێت و ئەو پارچە ڕزگاربووی کوردستان دەبێتە پاڵپشتێک دەبێتە پەنایەک بۆ هەموو پارچەکانی تری کوردستان بێگومان ڕۆڵی سەرکردا لە هەموو شۆڕش و ڕاپەڕینێکدا کاریگەری دەوری خۆی هەیە تۆ وەرە هەر لە شۆڕشەکانی دەرەوە لە باڵێن جۆرج واشنتن لە ئەوەی یان دیگۆل لە فەڕەنسا
ماندێلا ئیدی هەموو ئەم شۆشانە ڕابەرایەتیکردنی شۆڕشەکە لەلایەن کەسەکەوە زۆر گرنگە. بۆیە ئەگەر تۆ تێبینی بکەی هەموو ئەمانە گۆڕانکاری مێژوویە وەرچەرخانێکی مێژوویان دروست کردووە لە ئەمریکا، لە فەڕەنسا، لە هەموو ئەو وڵاتانە. بارزانی نەمر بۆ پرسی کورد یەکێک بوو لەو سەرکردانەی کە ئەم وەرچەرخانە مێژوویەی دروست کرد کە پێش بارزانی نەمر ئەم وەرچەرخانە ڕووی نەداوە و دڵنیاشم دوای بارزانی نەمریش هیچ سەرکردەیەک ناتوانێت ئەم وەرچەرخانێکی گرنگتر وەرچەرخانێکی کاریگەرتر لەسەر پرسی کورد دروست بکات. ئەمە وای کرد شۆڕشی ئەیلول ئەو وەرچەرخانەی لە شۆڕشی ئەیلولدا ڕووی دات. بارزانی نەمر وەکو دەڵێ هۆکانی سەرەکی بوو بیرکردنەوەکانی ئەو تێڕوانینی ئەو بۆ پرسی کورد، هەزر لە نەتەوەییەکەی، هەموو ئەمانە بە هاوسەنگ ڕوانین بە یەکسانی ڕوانین بۆ هەموو چین و توێژەکان. ئەوەی بەلای بارزانی نەمرەوە گرنگ بوو ئەوە نەبوو ئەمە بە چ عەشیرەتێکە، ئەمە چێیە، ئەمە پێگەی چۆنە. ئەوەی بەلای بارزانی نەمرەوە گرنگ بوو لە گرنگی پێدان بە خەڵک ئەوە بوو بیرکردنەوەی ئەو کەسە بوو، شۆڕشگێڕی ئەو کەسە بوو، ڕوانینی ئەو کەسە بوو بۆ پرسی کورد. بۆیە دەبینین زۆر کەس بە پلە زۆر جیاوازەکاندا سەرکەوتوون، گەیشتوونەتە ئاستی سەرکردایەتی کە ئەگەر ئەم دەرگاکردنەوەی بارزانی نەمر نەبووە بەڕووی خەڵکی شۆڕشگێڕ و کوردپەروەردا بێگومان ئەوە ڕووی نەدەدا و ئەو کەسانە نەدەگەیشتە ئەو پلەی پۆستە، چونکە تا ئەو کاتەش زیاتر لە ڕوانگەی عەشایریەوە بۆ پرسەکە دەڕوانی ئەمیان 50 کەسی لەگەڵا ئەمیان 100 کەسی لەگەڵا، بەڵام بارزانی نەمر کەمتر گوێی لەوەی دەگرت، زیاتر گوێی لەوە دەگرت ئەمە تێڕوانینی چۆنە بۆ پرسی کورد، هەستە شۆڕشگێڕیەکەی چۆنە، بی لە نەتەوەییەکەی چۆنە. ئەگەر ئەم خەسڵەتانەی تێدا بوونە ئەوە بێگومان بارزانی نەمر گرنگی زۆری پێدەدا و پشتیوانی زۆریشی دەکرد. وەکو باسم کرد خەڵک پێی وابوو کە بەشداری بکات لەو شۆڕشەدا سەربەرزێکی گەورەیە، بۆیە ئامادە بوو بەچەکی خۆی بە نانی خۆی و حتا هێزی بەرگری هەبوو ئەو کاتی. هێزی بەرگری ئەوە بوو لە هاوڵاتیان لە خەڵکی سیڤیل و خەڵکی گوندەکان ئامادە بوون دەچون و هاوکاری پێشمەرگیان دەکرد، خواردنیان بۆ دەبردن، فیشەکیان بۆ دەبردن، چەکیان بۆ دەبردن لە جەپەکان کە ئەوە بەڕاستی کاریگەری خۆی هەبوو، هەم بۆ پێشمەرگەش هەم کە هاوڵاتی ئاوا پشتیوانی پێشمەرگەی دەکرد. هێزێک و توانایەکی تری خستبۆ بەر هێزی پێشمەرگەوە کە بە ڕوحێکی نەمرانە بچێتە بەردەمی ئەو شەڕ و جەپانی کە لە ڕژێمی ئەو کات هێرشی دەکرد لەسەر کوردستانی. من بۆ خۆم یەکێکم لەوانەی کە لە قوتابخانەی شۆڕش پێگەیشتووە، بۆ یەکەمین جار شۆڕش قوتابخانەی لە گوندەکەمان کردەوە بە مامۆستایەک کە پۆلی سی ناوەندی تەواو کردبوو، بەڵام دەورەیان پێدەدی، باشە دەورەیان پێدەدی بۆ ئەوەی بتوانێت چۆن لە پۆلی یەکی ئیبتیدایی، پۆلی یەکی سەرەتایی تەنها مامۆستاکەمان کتێبی ئەلەوبەی کوردی پێبوو، یعنی هیچمان پێمان نەبوو. ئەمە وای کرد بەڕاستی بارزانی نەمر لە ڕوانگەی پەروەردەوە زۆر دووربین بوو، زۆر بۆ داهاتوویەکی دووری دەڕوانی. ئەگەر ئەو کاتێ ئەوە نەبایە ئەو خەڵکی گوندە ئازادکراوەکان هەمویان لە خوێندەوار دەردەچوون کە ئێستا هەر لەوانە من وەکو دەڵێ برادەری خۆم هەیە کە بەیەکەوە چوونەتە ئەو قوتابخانەی شۆڕش، ئێستا دکتۆرە، ئێستا مامۆستای زانکۆیە، ئێستا وەکو دەڵێ کانەوە. ئەگەر ئەوە نەبوایە پێم وایە ئەو کەسایە کەسێکی نەخوێندەوار دەچوو. ئەمە لە ڕوانگەی پەروەردەوە. لە ڕوانگەی بابرین مەلایەنی ئاینیەوە ئەوانەی ئێستا بەناوی ئیسلامەوە مزایدە دەکەن یان بابرێن ئیسلامیان کردوێتە پەیژە بۆ سەرکەوتن و گەیشتن بە ئامانجە سیاسی تایبەتیەکانیان، بارزانی نەمر لە شۆڕشی ئەیلولدا مەلاکانی کردنە بڕیار بەدەست واتە شەرە بۆ یەکلاکردنەوەی هەموو کێشە کۆمەڵایەتیەکان.
بۆ یەکلاکردنەوەی هەموو ئەو کێشانەی کە لەنێو کۆمەلگادا ڕووی دەدات بێگومان کێشە هەڕوو دەدا ئەمە یەکێک بوو لەوانەی کە بارزانی نەمەرد بیرە نەتەوەییەکە بیرە ئاینیەکە بیرە کۆمەڵایەتیەکە هەمووی تێکەڵکردبوون بە یەک ئاڕاستەدا بەرەو ئامانجە نەتەوەییەکە ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو هەر ئەمەش بوو وای کرد مەلای ئاینی مامۆستای قوتابخانە جوتیارێک کرێکارێک ئاغایەک سەرمایەدارێک هەموویان خۆیان لەناو شۆڕشی ئەیلولدا ببینەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو دیارە یەکگرتووی گەلی کورد ئەو کاتی وای کرد کە ڕژێم دان بەوەی دابنێتن کە ڕێکەوتن لەگەڵ شۆڕشی کورد دابکات و یەکێک لەو دەستکەوتانە ڕێکەوتنامەی 11 ئازار بوو کە لە ساڵی 1970 تاکو 74 ئەم ڕێکەوتنە بەردەوام بوو بەڵام دواتریش ئەماژرا مەسەلەی کەرکووک کە لای ئێمە لای شۆڕشی کورد لای بارزانی خەتی سوور بوو بۆیە ئەو کاتیش ڕژێمی ئەو کات پاشگەز بۆ لەوەی کە کەرکووک بخرێتەوە سەر کوردستان بۆیە بارزانی ئەم شۆڕشەی بە قوربانی کەرکووک کرد و بارزانی فەرموویەتی نەک ئەو شۆڕشە دەیان شۆڕشی کەش بە قوربانی کەرکووک دەکەین لەبەرەوەی کەرکووک خاکی کوردستانە گرنگی ڕێکەوتنامەی 11 ئازار ئەگەر بێ نەڕوە سیاسیەکەیەوە نەڕوە نەتەوەییەکەشەوە شڕۆتەیەکی بۆ بکەی یەکێک بوو لەو دەستکەوتانەی کە تا ئەو کاتە بەدەست نەهاتوو و تا ئێستاش نەمانتوانیوە دەتوانم بڵێم دەستکەوتێکی زیاتر بەدەست بێنین ئەوەش بۆ ئەو هۆکارانە دەگەڕێتەوە کە پێشتر باسمان کردن بۆ یەکەمین جار بوو شۆڕشی کورد ڕژێمێکی داگیرکاری کوردستان ناچار بکات بێتە سەر مێزی گفتوگۆ ئەمە یەکێک لە خاڵە گرنگەکان بوو و دان بە بوونی کووردا بنێ کە تا ئەو کاتە لە هیچ پارچەیەکی کوردستاندا دان بە بوونی کوردان هەنرابوو ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو هۆکارانەی کە شۆڕشی ئەیلول بەڕابەرایەتی بارزانی نەمر ئەو هەزرە نەتەوەیی کە لەناو شۆڕشی ئەیلولدا جێگیری کردبوو ئەمە ئەم وەرچەرخانە بوو کە توانی ڕێکەوتنامەی 11 ئازار وەک دەستکەوتێکی نەتەوەیی بۆ خەڵکی کوردستان بەدیبێنێ خاڵێکی تر کە زۆر گرنگە دەمەوێ ئاماژەی پێ بدەم ئەو ئەمن و ئاسایشە بوو کە لە شۆڕشی ئەیلولدا هەبوو وەک دەڵێ بە شەو بە ڕۆژ کابرا دەڕۆی هەرچێکی پێدایە بازرگانە دەوڵەمەندە پارەی سەرمایەدارە هەرچێکە بە شەو بە ڕۆژ دەڕۆی بەم شاخانەدا بەم چۆڵەوانیانەدا هەستی بە مەترسی نەدەکرد هەستی بەوە نەدەکرد با بڵێن دوو چەتە یان چەتەیەک دێتە سەر ڕێگای لێدەکرێت یان ڕووتی دەکات ئەمە لە سایە ئەو ئەمن و ئاسایشەوە بوو کە تا ئێستاش نەمانتوانیوە ئەو ئەمن و ئاسایشە لە کوردستان دەستەبەر بکەین بەوەی کە حکوومەتی فیدراڵمان هەیە بەوەی کە وەکو دەڵێ بەشێکی زۆری کوردستان لەژێر دەستی حکوومەتی هەرێمدا بەڵام تا ئێستا نەتوانراوە ئەو ئەمن و ئاسایشەی لە شۆڕشی ئەیلول بۆ خەڵکی هەژار بۆ خەڵکی کاسب و کرێکار بۆ خەڵکی سەرمایەدار دەستەبەر کرابوو تا ئێستا نەمانتوانیوە دەستەبەری بکەین بەڵێ لەبەر منافەسەی سیاسی لەبەر وەکو دەڵێ پشتکردن لە بیرە نەتەوەییەکە ڕووکردن لە بیرە ئیزبیەکە گەورەترین کێشی ئێمە ئێستا لەوەدایە باشە بەشی هەر زۆری لایەنەکان باشە پرسە ئیزبیەکەیان دەستکەوتە ئیزبیەکەیان پێ گەورەترە لە پرسە نەتەوەییەکە و پێیان دەستکەوتەکەشیان پێ گەورەترە لە دەستکەوتە نەتەوەییەکە کە ئەمە خاڵی لاوازی ئێستامانە پێوی ئەوەش بەچی چارەسەر دەبێت بەوە چارەسەر دەبێت کە بەڕاستی دەکرێت
بیرۆڕای جیاواز هەیە حیزبی جیاواز هەیە بەڵام بەوە چارەسەر دەبێ ئەو حیزبانە لە دیدگای بارزانی لەمرەوە بۆ پرسی کورد بڕوانن بە پارتی ئەمن پێم وابێ بارزانی لەمر زۆر لەوە گەورەترە لە بوونی پارتی دموکراتی کوردستاندا قەتیسی بکەین پارتی حیزبە بەڵام بارزانی لەمر سەرکردەی نێتەوەیی بوو باشە ئەمن پێم وابێ ئەگەر بڵێن بە پارتی یان حیزبی مەلا مستەفا ڕاستە دامەزرێنەرەکەی بارزانی لەمرە بەڵام پارتی زۆر بارزانی لەمر زۆر لەوە گەورەترە غەربیشی لێ دەکەین لە چوارچێوەی حیزبێکدا قەتیسی بکەیت کاتێک باسی بارزانی لەمر دەکرێت دەبێت چوارچێوە نەتەوەییەکە نەک هەر بۆ باشووری کوردستان بۆ هەر چوار پارچەی کوردستان دەبێت بارزانی لەمر لەو بازنا نەتەوەییەدا ببینی سەبارەت بەو کوردانەی کە لە پارچەکانی تر هاتن بەشداریان لە شۆڕشی ئەیلول کرد پێشتر بارزانی لە کۆماری مەهاباد ئەم سنوورەی شکان بوو بارزانی بەخۆی و هێزێکی زۆر و بە ماڵ منداڵەوە چوو هاوکاری کۆماری مەهاباتی کرد ئەو کات خەڵکیش قەنەعەتی وا بوو کە لە شوێنی کە لە پارچەیەکی تری کوردستان ئەگەر شۆڕش بەرپا بێت یان ڕژێمێ زۆم لە کورد بکە قەنەعەتیان وا بوو کە دەبێت بچن هەمومان هاوکار بین بۆ ئەوەی لەو شۆڕشەدا بەشدار بین بۆیە ئەوە بارزانی وای کرد کە خەڵکی لە پارچەکانی تری کوردستانی شەوە بێن بۆ کوردستانی باشوور بۆ بەشداری لە شۆڕشی ئەیلول کرد کەسێکی سادە بوو لەگەڵ هەموو چینی تۆژەکان دەهاتەوە بە تایبەتی لەگەڵ پێشمەرگە بۆ خۆی دەیانزار سەدانزار لەو شاخ و لەو چێ و لە سەنگەرەکانی پێشەوە نان و ئاوێکی خواردووە وەگەر نانی پێبا لەگەڵ هەواڵەکانی کە لەگەڵی بوونیان لەگەڵ ئەو پێشمەرگانی کە لە دەوری بوون بەشی دەکرد بەشی زۆری بۆ ئەوان دادەناوە لەبانێ بەشێکی کەمی بۆ خۆ خوارد بێت یعنی ئەوە وای کردبوو کە بارزانی پێشمەرگە بارزانیان خۆش بوێ پێشمەرگە لە پێناو بارزانیدا و لە پێناو شۆڕشی کووردا جانفیدایی بکەن ئەم یەکسانی و ئەو تەواضوعی کە بارزانی هەبوو ئەمە وای لە خەڵک کردبوو وای لە هێزی پێشمەرگە بوو کە بە ڕوحێکی نەمرانە ڕوبەڕووی دوژمن ببێتەوە وەلا ئەوەی کە بەلای منەوە زۆر جار بیری لێ دەکەمەوە بەڕاستی دەنگەر پێویستە هەمومان خەڵک بچێتە سەر سندوقەکانی دەنگدان بەڵام لە کاتی دەنگداندا دەنگەر بەڕاستی نابێت بە بانگەشەی حیزبی یان بە بانگەشەی پەرلەمانتار بچێتە سەر سندوقی دەنگدان دەبێت بگەڕێتەوە بۆ مێژوو مێژوو لەبەر چاو بگرێ ئەو کاتە بچێتە سەر سندوقی دەنگدان و بە ئازادی خۆی وجدانی خۆی ئاسوودە بکات بەوەی دەنگ بەشێ دەدات ئێمە بۆ بەغدا پرسی ئێمە لە بەغدا پرسێکی نەتەوەییە ئەو پەرلەمانتارەی دەچێتە بەغدا ئەو حیزبەی کە پەرلەمانتارەکەی دەچێتە بەغدا بەڕاستی دەبێت وابیر بکاتەوە لەوێ شەڕی نەتەوە بکات نەک شەڕی دەستکەوتی حیزبی نەک شەڕی پۆست دەبێت وابیر بکاتەوە ئێمە لە بەغدا جیاوازین لە کوردستان زۆر ئاساییە مدملانی سیاسی هەیە حیزبی هەیە دەستکەوتی حیزبی هەیە ئەمە زۆر ئاساییە بەڵام لە بەغدا ئێمە یەک پرسمان هەیە پرسی نەتەوەیە بۆیە پێویستە بەڕاستی دەنگەر ئەو کاندیدا هەڵبژێرێ ئەو حیزبە هەڵبژێرێ کە لە بەغدا لە ڕابردوودا چۆن توانیەتی شەڕی نەتەوەکەی بکە شەڕی دەستکەوتەکانی بکە شەڕی جێبەجێکردنی وەستور بکە دەبێت لەسەر ئەو ئەساسە دەنگات بۆیە وابیر بکاتەوە کە ئێمە لە بەغدا جگە لە پرسێکی نەتەوەی جگە لە دەستکە مافە نەتەوەییەکانمان هیچ کێشەیەکی ترمان نیە هیچ پرسێکی ترمان نیە بۆیە پێویستە لەسەر ئەساسی مێژوو دەنگدات دەنگ بە و حیزبە بدات
کە لە ڕابردوودا بەرێ لە بەغدا بەرگری لە مافەکانی کورد کردووە، هەڵوێستی هەبووە، تەسلیمی ئیرادەی بەغدا نەبووە. ئەوەی کە ئەمە تێبینی دەکەین دیارە ئەو دەستکەوتانە درێژە پێدەری شۆڕشی ئەیلولن کە شۆڕشی ئەیلول نەبا و بە وەکو پێویست تا ئێستا نەمان دەتوانانی ئەو دەستکەوتانە بەدەستبێنین. ئێستا حکوومەتمان هەیە و پەرلەمانمان هەیە و دەیان و هەزاران شەهیدمان لە پێنا ئەو دەستکەوتان داوە. بۆیە یەکڕێزی تەبایی هەمیشە وای کردووە کە کورد دەستکەوت و سەرکەوتنی باش بەدەستبێنێ. ئەگەر ئێمە ناتەبابین بەڕاستی ئەو دەستکەوتنی هەشمانن لەوانەیە لە دەستی بدەین. بۆیە داوامان وایە و بە تاکید دەبێت واش بێتن کە هەمومان ئەگەر بە پەرۆشی هەرێمی کوردستان و بە پەرۆشی خەڵکی کوردستانین دەبێت یەکڕێز و تەباو برابین لە پێناو دەستکەوتەکانی گەلی کوردستان.